لە ڕۆژێ هەڵدرا ئەم کۆنە خەیمەیتان و کۆشینە لە سایەیدا شەرابی بەزمی عوشرەت گریە جۆشینە دەبینی جێیەک ئەمڕۆ بەزمی عەیش و بادەنۆشینە سبەینێ زوو زەمانە وەزعی گۆڕیوە لە نۆشینە لە کێ پرسم لە کێ پرسم دڵی بۆ پڕ لە خوێنی حەسرەتە یاقوت عەزاپۆشی چیە و کێیە جلی پیرۆزە بۆ شینە بەهارێکی کە داخۆ بێ نێ هەیبێن و شینێکەین فەلەگەر شینە سەحرا شینە کێ و لێوی جۆشینە وتم بۆ ڕوت و پوتنە و کەسانەی عاشقی ڕوتن وتی شان و شکۆهی زیندە دڵ هەر ژەندە پۆشینە سەفای سافی جوانی ڕۆی و دووردی دەردی پیری هات خومارێ ماوە بەزەم شەو لە بادەی بەزمی دۆشینە کوڕی بێ تا سەرم دای زەمانە مەمکی کەس نادا کە سەعبە شیری شەفقەت مەحویە لەم شێرە دۆشینە. سلااو لە ئێوە بێ بەرنامەی قەلەندەرخانە لەگەڵتانە بۆ پێشکەشکردن بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر سەبور عەبدولکەریم کە ناسرا و باشکار مامۆستا لە زانکۆی سلێمانی لە کۆلێجی زمان بەشی کوردی لەگەڵ ژەنیاری ئازیزمان بە ئامێری گیتار لاوان هەژار لەگەڵمانە بێت هاوکارم هونەرماند ڕزگار ئەمین تەواوی سلاوی هەمووان بۆ ئێوەیە دکتۆر گیانەمەوێ بگەڕێینەوە لای عاشق پێگەی یەکەمی هەیە لە ئەدەبی سۆفی و بە تایبەتی لای مەحویش ئەحمەدی مەلا لە کتێبێکیدا دەربارەی ئەم شاعیرە لەسەر زمانی لە هیجریەوە کە خاوەنی کتێبی گوڵشەنی ڕازەویەکێکە لە سۆفی گەورەکان دەڵێ عشقی زەمینی کاتێ لە ڕووی جوانیەوە دەدوێ ئەگەر پاکیزە و بێگەر بوو ئەوە تەنها ڕامانێکە لە خوددا ئەم عیشقە بە بەشێک لە ئاینیش دەزانرێت هەڵوێستێکی لەبارە و بە خەتا ناژمێرە بێگومان ئەم خۆشەویستیە بەرەو خۆشەویستی حەقیقی ڕاپێچمانەکە چونکە خۆشەویستی ڕاستەقینە هەموو شتێ لە دڵ دەرەکات تەنها عەشق ئەمێنێتەوە کاتێکیش عەشق پڕ لە دڵ دەبێ و بە ئاگری عەشق دەسووتێ کەسایەتی ماشۆق زەمینی ئەتوێتەوە دوانەی ثونایی لە ناو دەچێت جێ بۆ ماشۆق نامێنێ بە پێ تەنها عاشق و عشق دەمێنێتەوە پرسیارەکەی من لێرەیە بریتیە بێ لەمە دوانەی خودا و ژن وەکو معشوق لە خۆی شعرەکانی مەحویدا لەکوێدان یەکمان ئەمە وەڵامدانەوە پێویستی بە پێشەکی هەیە کۆمەڵی پێشەکی گرنگ هەیە کە گرنگە بیهێنین بۆی کە بگەینە ئەوەی کە چی ئەڵێن طبعاً خاڵ یەکەم پێشەکی یەکەم خاڵ یەکەم ئەوەیە کە عارفەکان بە شێوەیەکی گشتی بە مەحویشەوە باوەڕیان وایە کە عشق و جوانی سەرچاوەکەی بۆ خوددا ئەگەڕێتەوە یعنی ئەوە ئەو هێزە پەنهانەیە ئەم وەکو هینەڵێ مەولانە ئەڵێ سوورە دەست بێ سوورەتی ئامەد عەیان یعنی با بڵێن ئەوەی کەشتی بەرجەستە و بینراوە لە شتی نابەرجەستە و نەبینراوەوە هاتووە یعنی وەڵێ دەستی پشتی پەردە دنیای نادیار ئەوی هێناوە ئەمان ئەم دەستی پشتی پەردە ئەبینن و ئیژەرنەوە بوو ئەوێ لەبەرەوە هەر خودی عاشق لە بۆچوونی عارفانە جلوەیەکی خوددایە یعنی ئەمە سەیری چوارینەیەکی مەحوی بکەین ئەڵێ زۆر بە ئاشکرا ئەڵێ ئەگەر شیرین ئەگەر فەرهادە تا حەشر هەر ببن مەمنون ئەگەر شیرینە باسی شیرین و فەرهاد و چیرۆکی خۆشەویستی شیرین و فەرهاد دەکرێت یا باسی لەیلە و مەجنون دەکرێت ئەوە لە یومنی عشق فەیزی حوسنەوە بەمڕوت بە نائیل بوون لە بەرەکەتی عشقە و لە بڵندی جوانیە کە گەیشتونەتەم پلە بڵندە دەکەن ڕەشتاڵەیەکی دەشتەکی باسی لەگەڵ شیرین باسی ڕەشتاڵێکی دەشتەکی مەبەستی لە شیری لەیلایە لەیلا دەوارنشینە لە بیابانێکە ئەژی بەڵام شیرین لە کۆشکە ئەژی لە شوێنێکی با بڵێن شاژنە کەچی عاشق وا ئەکات کە ڕەشتاڵەیەکی دەشتەکی باستە ئاستی شاژنێک دەکەن ڕەشتاڵەیەکی دەشتەکی باسی لەگەڵ شیرین دەبن بەردەڵکەنێکی شێزەری باسی لەگەڵ دەکەن بەردەڵگەنێکی شێزەری باسی لەگەڵ مەجنون ئەڵێ کەسێکی دێوانە و با بڵێن سەر هەڵگرتووی وەکو فەرهاد ئەبەنە ئاستی کەسێکی وەکو مەجنون کە مەشهورە لە ناو ڕۆژهەڵاتە کە چەندێ بە دوایی نابووە یعنی عاشق وە ئەکا
ینی کورتی قسەکە ئەمان عارفەکان باوەڕیان وایە کە هەر خودی عاشق هەر خودی جوانی جلوەیەکی خوددایە ئەمە خاڵ یەکەم خاڵی دووەم لە ناو دنیای عیرفان و معنەویەتە ئاسان نییە ئێمە لەکوێ بڵێن ئەم شعرە مەبەستی عشقی زەمینیە ئەمەیان مەبەستی عشقی ئاسمانیە بۆچی چونکە لێرا یەک بۆلێن بەندی گرنگەیە کە پێویستە بیکەین کە ئەمە هەوڵێکی بەسیتی خۆمانە لەم بوارە طبعا ئێمە ئەزانین کرۆکی شعر بە شێوەیەکی گشتی بیتێ لە لیریک غەزەل لە ناو غەزەلە ئێمە گەسەیکەین لە لای عارفانە دوو جۆر غەزەلمان هەیە غەزەلێکیان کە غەزەلی ئێمە ناومان لێناوە غەزەلی عیرفانی پوخت دانێکشان پێڵێن غەزەلی عیرفانی عاشقانە غەزەلی عیرفانی پوخت چییە یەکەم دوو مەرجی هەیە یەکەم مەرجان ئەمە بەگری جێزانم بۆ وەڵامدانەوەی ئەو مۆزوعە یەکەم مەرجی غەزەلی عیرفانی پوخت ئەوەیە کە دنیابینەکەی دنیابینێکی عارفانەیە ئێمە زانین هەموو شتێک بریتە لە بەشێکی بریتە لە واتە سیمانتیک بەشێکی بریتە لە دەربڕین وانە بەشی یەک مەرجەکەمی غەزەلی عارفانەی پوخت بریتە لە دنیابینێکی عرفانی هەبێت مەرجی دووەمی ئەوەیە کە زاراوەکانیشی عرفانین وەکو چی ئێستا هەر بە مەحوی نمونە ئەهێنینەوە مەسەلەن ئەڵێم کە تۆ غایب لەبەر چاوم دەبی چم بێ لە تۆ غایب قیامەت حاضری بەرچاومە خۆمم لە خۆ غایب باشە لە عشاق و ڕقیب ئەو شۆخە چاوی لەتوی وەرجێڕا وانە کە ئاسک ئادەمی یا سەگ ببینێ غەیری سڵ چی بکە مەسەلەن کو نمونە سەیری یان لێرە سێکە حوزوری ئەمە یەکەمیان کە تۆ غایب لەبەر چاومە بێت چمبی لە تۆ غایب یەک باس لە دنیابینێکی عرفانیەکە کە مەسەلەی حوزور و غیبەتە نەک حوزور و غیبەت بەمانە ڕواڵەتەکەی یعنی ئەوەی کە کاتێک معشوق ئامادەبێ عاشق هەز بە نەبوونی خۆیەکە هەز بە نەمانی خۆیەکە کە تۆ ئامادەبی من نامێنم ئەمە لەم شعرا سەیرەکەی بە ئاشکرا هەم دنیابینەکەی عارفانەیە و هەم زاراوەکانیشی عارفانن لێرە ناکۆشی دروست نابێت ینی ڕەنگە بڵێن دوو لێکۆڵەر بێنە من و هەر لێکۆڵەرێک جیاوازیمان بۆ دروست نابێت بەڵام وەرە سەر بەشی دووەم جۆری دووەمی غەزەلی عارفانەی عاشقانە ئەم غەزەلی عارفانەی عاشقانە دنیابینەکە عیرفانیە بەڵام زاراوەکانی عاشقانن لێرە ناکۆشی دروست دەبێت مەسەڵێ ئەو ئەوەی ئەڵێ ئەرێ دڵ بێ شەرابی لە علی گوڵ ڕەنگت لە گوڵ چی بکە کە جلوەی گوڵ لە گوڵ شەندانە بێ بولبول لە چڵ چی بکە لە عشاق و ڕقیب ئەو شعرێکە بە پێشترێنە لە عشاق و ڕقیب ئەو شۆخە چاوی لوتفی وەرجێڕا کە ئاسک ئادەمی یاسک ببینێ غەیری سڵ چی بکە یعنی لێرە ئەم شعرە بە ئاسانی ناتوانانی قەنەعەت بە خەڵکێ بێنی یا خۆشت یەک بۆ یەک لای بێتەوە کە کامیانە بۆ چونکە دنیابینیەکە عرفانیە بەڵام زاراوەکان عاشقانن لێرە دووبارە پرسیارە دروستە بێ ئایا بۆچی عارفەکان پەنایان بۆ ئەم مەسەلە بردووە بۆ مەسەن مۆزوعێکی چییە هۆکارەکەی بەشێکی لە سەرەتای قسەکردنەکانە ئەگەر بیرتان بێ بەڕێستان وتمان ئێمە عارف کە ئەچێتە ناو کۆمەڵێ دنیاوە دنیاکە دنیایکی نەئاشنایە بۆی ئەوێ وەسفیکە وەصف ناچاری پەنا بەچی بێ بە شتێک کە ئاشنا بێ وەکو چۆن نمونەی هێلکەکەمان هێنایەوە بۆ ناساندنی زەوی بە هێلکە کەسێکی مناڵ لێرە پەنا ئەبەی بۆی کە شتێ هەندێک وەسفکەی بۆ ئەو حاڵەتانە بەتایبەتیش کە لە سەرەتاوە وتمان لە لای عارفەکان خوا هێمای جوانیە سەرچاوی جوانیە طبعا ئەمە شتێکی هینیشە بەسەن پێشتر لە ئەدەبیاتی کوردی ئەمە هەیە مەسەن تۆ سێکە مەموزینی خانی کە سەر دەست پێەکە ئەڵێ سرنامه نامه الله بنامتنا تماما والله أي مطلع حسن عشق بازي محبوب حقيقي ومجازي يعني لو زور بأشكره خدا بابل لدنيا بيني خانية زين جلوي خدا للاي مم دكتور أم موضوع زورة بس إذا هم مختكي تقريبا مفهوم يجيش والله أنا ما يصير تقريبا دائما لواني جواب بتشارنا بلام تو جناب تيزك هي لسر براوركاري حلاج لقل شاعري كورة محفي ولقل حافظ حذا كم أول شيء كبيوندي بمحفي وزورنا تينا لاين اشتاق لسروت يزي خوبله بو استفادة لحلاج كردو يارمتي كوي بيت كرنوي محفية بيقومان أم بابتا وقوتم دوباره بابتشي فراوانه بس ناچارين ئاماژەی پێ بکەین ینی ئێمە ئەگەر سیرکەین
مرۆڤ هەمیشە بە دوای هاوشێوەکانی خۆی ئاگەڕێ زۆربەی کات ئەڵێ وەکو مەولەوی ئەڵێ مزانوو هەرکەس جعیرفان کەیلەن هەر جنسێ پێلای جنس و وێش مەیلەن ینی لە سروشتی بوونەوەرە هەرویستم ئەوەش وەکو جوابێکی خاڵی سێمی پێشوو بەس بە پەلە ئیڵم کە عارفەکان بە گشتی پێیان وایە ئەسڵەن خۆی سروشتی بوونەوەر ئەوەیە لە حاڵەتی عاشقی و جەزبە ڕاکێشان ینی پێیان وایە سروشت خۆی هەمووی حاڵەتێکی هەیە لە حاڵەتی شتەکان هەمویان یەکتری ڕاکێشن بە تایبەتی ئەو شتانەی کە ڕەگەزەکانیان نزیکە لە یەکەوە مرۆڤیش بە ڕەگەزی نێرومێەوە بە شتانەوە هینەکە ینی ئەمە وەکو هاوچەشەیەکی گەرجونیە بینن لەبەرەوە ئەمان وەکو کەسە ڕواڵەتە شەریعیەکان سەیری مۆزوعەکان ناکەن کە پێیان وابێ مەسلەی ڕەگەزی نێرومێ ئەگەر جۆرە عەطفیانەوێ بۆ یەکتری تر ئەمە شتێکی قەدەغە کراوە ناوەکوتم ئەوان لە سەرتاوە خوا بە سەرچاوی جوانی عشق و شتان نبینن و باوەڕیان وایە سروشتی ژیان و گردون لەسەر دووالیزمەی کێشکردن ڕاوەستاوە ئەنجا ئەگەر بینەوە سەر ئەو مەسلەی پێشوو کە ڕەبت یەکەمەوە ینی من پێم وایە مەحوی لە خودی خۆیان حلاج کەسێ بۆ لەوانەی کە کاریگەر بۆ پێی ینی هەستی کردووە بوونی خۆی لە بوونی حلاجا دۆزیوێتەوە گەر تعبیرەکە گونجاوێت تەقەموسی خۆی کردووە جۆرە لە دۆنادۆنی معنەوی و عرفانی لە نێوان مەحوی و حلاجا هەیە ئەگەر تعبیرەکەم گونجاوێ حلاج من وەکو باسیشمان کردە لەوێ حلاج قۆناغێکی معنەویە کە مەحوی بەلەمێکە ئەگەر تعبیرەکەم گونجاوبێن بەلەمێکە کە مەحوی سواری ئەو بەلەمە بێ بەناو دەریای مەقامە ڕوحیە معنەویەکانە ئاڕوا بۆ نمونە لە قۆناغێکە مەسەلەن حلاج لە لای هێمایەکی شۆڕژگێڕانەیە ئەڵێ لە حەقبێژی بووە بەحری ئەنە الحەق هەر قەسیدێکم لە باتی جائزە واجب گەڕا قەتڵم بکەن واجب ینی ئەڵێ منی ژۆک و حلاج ئەوەندە حەق و حەق وتووە کۆمەڵەشتم وتووە کە هەم دەسەڵات و هەم کۆمەلگا پێی قوبوڵ نیە نەک هەر جائز بۆ وەکو واجب بووە کە بکوژێن لەم قۆناغا حلاج وەکو هێمایەکی شۆڕژگێری دەرەکەوێت لە قۆناغێکی ترا جەدەلیەتێک دوالیزمێک لە نێوان مەسەلەی عاشقی و معشوقی و حلاج و مەحویا دروستە بێ کە ئەڵێ با بڵێن لێرە قسەکە با حەقیشی بێ لە بۆ منزور ئەنە الحەق حەق نییە شێتیە مەجنون ئەگەر بێ نازی لەیلایی بکە ینی عەتفێکی هەیە بۆ حلاج بەڵام دوایی هەستەکە ئەڵێ با حەقیشی بێ نابێ مەجنون و لەیلا هاوچەشەکە ئاڵ و گۆڕ بکەن هەمیشە ئەبێ چی بکە مەجنون نازی لەیلاوەڵ هەڵبگرێ نەک پێشەوانە بێتەوە مەجنون بێ ئیدعای لەیلایی بکە بڵێ من لەیلام سێرەکەی بەڵام لە قۆناغێکی دواترا وان نییە ینی سێرەکەی بە ئاشکرا بەرگری لە حلاجەکە ئەڵێ هەر لە ناو شارێکە کە دوای حلاج ئەڵێ ئەم بەیتە زۆر مەبەستە ئەڵێ لەبەرداری خودا یا لەبەرداری حەدا من بم ئەتۆ مەست دەقازی حەق بڵێ تو حەق چ بەردار ینی ئەڵێ بە یەک تعبیری کورد تەشبیهی چیەکە ئەڵێ وەکۆڵێ خۆی لە بەردەم دادوەرێکە بینێ بەرامبەر بە مەسەلەی حاڵەتی فەنابوونی حلاج کە خۆی لەبیر نامێنێ ئەڵێ من ئەنە الحەقم ئەڵێ کەسێکە مەست بوو بێ تاوانەکە ئەوە نییە کە ئەم کەسە مەست بووە بێتە سەیری ئەو کەسە بکەی کە مەستی کردووە سەیری ئەو کەسە بکەی کە مەستی کردووە لە بەرداری حەدا من بم ئەتۆ مەست دەقازی حەق بڵێ دەقازی حەق بڵێ تو چ بەردار ینی بەکوتەکەی تۆ ئەم کەسێکی تر مەستی کردووە ناکرێ تاوانی ئەم بکرێت ئەنجا تەنانەت بە دیوەیەکی شەرعیش ئەیخوێنێتەوە ئەڵێ لە شەرعا کەسێکە خۆی مەسکرا بێ حکمی نادرێ ئەبێ مەستی بەریە بێتەوە سەر حاڵەتی هۆش ئەنجا دادگایی بکرێت هەماوانمان لێکە مامۆستاسە بگەڕێنەوە بۆ شێعر با سازەخان بە شێعرێکی مەحوی مەسمان بەدەم مەوجی خوێنی ئاشکەوەم بڕوانە چۆنم بۆت دەروونم کەیلی زوخی دەرد و خام بڕوانە چۆنم بۆت ڕەقیبی سەگ حەزی بوو کوشتمت سەیری کە چۆنی بۆ دوعا بۆ دەست و تێغت من دەکەم بڕوانە چۆنم بۆت بەغەدداری نەوەک ناوت بەرن بم ئەنجنی قەت من شکاتی جەوری تۆ بە کەس دەبەم بڕوانە چۆنم بۆت ئاناسی ئاگرینم بردەوە بەر تا دەروونم سوود بەناڵە تا دڵت سەخلەت نەدەم بڕوانە چۆنم بۆت بیان و بگرە شێوەی خۆت بشێوێنە بە من کوشتن
وها چاوی بەدر لێلا دەدەم بڕوانە چۆنم بۆ بە ئاوی گریە هەردەم ناوی چاوم ششتووە نەکچێت بە خوێن ئاغوشتە بێ تۆ چاوەکەم بڕوانە چۆنم بۆت خەمی خۆشی نییە مەحوی لە دڵیا هەر خەمی تۆیە لە عیشقتدا دەکەم خەم بۆ بەخەم بڕوانە چۆنم دکتۆریان دەمەوێت بگەڕێمەوە سەر پرسیارێکی دیکە هەر تایبەت بە مەحوی شاعیری گەورە خەیامەک و عارفێکی زیاتر ڕۆژۆتە نێو جیاوازیەکان و ئەزما ڕۆحەکانی دڵە ڕاوکەی مرۆڤ لە معلوم و دڵ و دەرونی پڕ ئازاری ئینسانە دووە بەڕادەیە کە جەستە و چێش لای ئەم ئەگاتە ڕەمز و یاخیبوون وای لێ دەکا هەموو شتەکان لە جوانی و چێژ و یاخیبوونا کۆبکاتەوە لای شاعیرێکی دیکەی گەورە ئەوی جەلالەدینی ڕۆمیە کە معشوق لای ئەم تەنها هەر خوددایەکە حەی و لای موتە کە بەڵاترین پلەی عەرفانی مرۆڤ پێیەکە لا حەلاجیش دەگاتە ئەوەی بڵێ کە خۆی بە خودا ئەچوێنێ بەڕادەیەک بە ئەنا ئەلحەق کە وتە دیارەکەیەتی کە بڵێ لە ژێر ئەم جبەیەدا خوددا هەیە مەحوول لەکوێ ئەم جێگەیە هەیە بەڵێ خۆی بەڕاستی ئەگەرێ بە سەیری دیوانی مەحوی بکەین سەیری شارەکانی مەحوی بکەین لە هەموو ئەو حاڵەتانە ڕەگەز ئەبینین ڕەگەزی هەمە جۆر ئەبینین نمونەی هەمە جۆر ئەبینین ڕەنگە هۆکارەکەشی پەیوەندی بەوە هەبێ کە شاعر لە قۆناغە جیاوازەکانی تەمەنی خۆیان گۆڕانکاری بەسەرا هاتوێ ینی ئەوەی پێم وابێ ئەوساردگا شعرێکی خوێندەوە ئەوەی ئەمڕۆ بە دەوری تەختیایە هەلهەلەی مەخلوق سبەینێ دوو زەمانن سبەینێ ببوورە بە دەوری نەعشایە وەلوەلەی مەخلوق ینی تۆ سەیری ئەمە کە یا مەسەلەن فەلەک هەرگا کەسێکی هەڵبڕی وادەی هەلاکەتیە کەسەر بۆ گەینەپەت بێ و کەسەر بۆ لە کورسی و گەینەپەت بێ ئەسکەمل چی بکە ینی سیرەکەی لەم حاڵەتە تێڕوانینێکی هەیە بۆ دنیا کە پێی وایە سروشتی ژیان وایە کە مرۆڤ بەرەو سێدارەدا نەبات پێی وایە کە ئەوەی بە ئاوی تێگەیشتی نێمە دنیا هەر سەرا بێ بوو هەموو دەشتن بە خنکان و لە وشکیشە مەلەی مەخلوق بە تایبەتی و شەیری مەخلوقی کە هیچەکە لەو شعرە قوڵانەی کە دیدێکی ئەتوانێت خەیامیانەی تا هەست پێەکەی کە هەیە ئەمە لەم بوعدا یعنی بوعدێکی با بڵێن خەیامیانە کە دنیا من پێشتر ئەگەر بیرتان بێ بە ڕێستان وتمان عارفەکان دوو جۆر بۆچوونیان هەیە شێوەیەکی گشتی بۆچوونێکی با بڵێن نێگەتیڤی بۆ دنیا بۆچوونێکی پۆزیتیڤی بۆ دنیا بۆچوونێکی نێگەتیڤی بۆ دنیا کەش دنیا بە شوێنی ئازار بە شوێنی پیربوون بە شوێنی با بڵێن نەگەشتن بە ئاواتەکان بە شوێنی با بڵێن ئازار و هەمووینەکان ئەبینێ بە زیندان ئەبینێ وەکو نمونونەکەی کە نامانەوە دیوێکیشمان هەیە کە دنیا بە شوێنی میوانی ئەبینێ بە شوێنی ئەوە بینێ کە مرۆڤ هاتۆتە ئەم شوێنە جلوەی خوایتایە وە خوددا ڕێزی لێناوەکو مەولاناڵێ جملە میهمانند و جملە میهمانان دەرعالم وەلیک کەم کەسی دانێت کە ئەو میهمانی کیست ئەڵێ ئەمە مرۆڤەکان هەموو لەم دنیاە لەم جیهانە هەمومان میوانین بەڵام کەم کەسێک ئەزانێت کە میوانی کێیە ینی خاوەن ماڵەکە ناسێ میوانیەکە بینێ بەس خاوەن ماڵەکە ناناسێ مەولانە هین مەحوی تێکەڵەیەکە لە هەموو ئەم حاڵەتانە بەڵام تێکەڵەیە کە من پێم وایە ڕێژەی حاڵەتی خەیامی و ئەمانەی کەمترە ئەوەی کە لە مەحویە هەیە زیاتر حاڵەتی معنەوی بڵندبوونەوەی ڕوحیە گەر تعبیرەکەم گونجاوبێ حاڵەتێکی عروجی هەیە یعنی مەحوی لە سەرەتا وەکو مرۆڤێک بە دیوێکی زاهیدانە سیرەکە دیوی زاهیدانە بریتێ لەوەی کە ژیان بۆکوتم بە شوێنی ناڕەحەتی بە شوێنێکی کاتی بە شوێنێک کە مرۆڤ بە ناچاری هاتوۆتە ئێرە و اختیاری نەبووە لە ئەوەی کە هێنراوەتە ئێرە لەبەرەوە هەبێ هەموو اختیاری خۆی بۆ ئەوە بەکاربێنێ بکە بگەڕێتەوە بۆ ئەو شوێنەی کە شوێنی سەرەتای خۆیەتی با بڵێن و ئەمەی کە لەم خاڵای یەکلایی یەکسان لە خاڵی دووەما یەکسانە بێتەوە لەگەڵ مەولانا کە مەولانا دوجار مەسنەوی مەولانا بریتێ لە چی بریتێ لە چیرۆکی گەڕانەوە بۆ شوێن و وڵاتی خۆت مەسەن ئەڵێ بشنە بەسنەی چون حکایەت میکند از جداییها شکایت میکند
ئەوەی کە نەیەکە بڕیویانە لە نەیستانەکەی خۆی کومڕەوە ببریدان ئەس نەفیرم مەرد و زەن ناڵیدەن من وەکو قامیشێ وا بووم کە لە قامیشەڵانێک بڕام و ئێستا ئەمێ بگەڕێمەوە بۆ قامیشەڵانەکەی خۆم و هەموو خەڵکی لە هاوار و هینی من هەیە یعنی بەڵام مەحوی بە شێوەیەکی گشتی وەکوتم لایەنی ڕوج و معنەویەکەی زاڵترە بەسەر لایەنە یینەکانی ترا ئەگەر بیرەکەم گونجابێ مەحوی کەسێکە لە لووتکەوە دوای کە بە حاڵەتی ڕوحی بڵند دەبێتەوە ئەگاتە حاڵەتە بڵندەکان شتەکانی تر بە وەکوتم وەکو یاری مناڵانە ئەبینێ وە خۆی کەمتر ئەکەوێتە ناو هاوشێشەکەەوە باش هەرێکردنەوە کە دڵ دەتوێتەوە بۆ تۆ دەکەی ئەو ڕۆژە تۆ بڕوە کە خۆ دەرخەی وەکو خۆر دڵ وەکو شەونم لە خۆڕوە کە ڕۆحم تێگەی تۆ حەز بە دەرچوونی دەکەی دەرچوو دەبێ عاشق کەدی بێزارە یاری بێ بڕۆ بڕوە وتم با لەم دەر و لەم کۆیەدا نێسکوونەت کەم وتی عاشق دەبێ هەر دەر بە دەربێ کۆ بە کۆ بڕوە ڕەقیبت دەرکە ئەم بەردەرکە پاکە پیسەکە فەرمووی کە بەم بەرقا پێ لازم سەگێکی وایە بۆ بڕوە وتی مەحوی من و تۆ ئافتاب و سایەتی مثالین جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ بڕوە مامەسا ئێمە تقریبەن هیچمان نەماوە بەزەگەر شتێک لای تۆ هەیە لەسەر مەحوی حەسبی ئێمە نەمان و ڕژان بێ خۆ دویستێت دەستی لە ڕاستە سوپاسان دەکەم ئەوەی کە بەلایمەوە گرنگە بێڵێم ینی دوو خاڵە بە شێوەیەکی گشتی خاڵ یەکەم خۆزگە لەم کۆناغانەی کە ئێستا ئێمە لە کوردستان تاین و جۆرە لە ئازادیمان هەیە و جۆرە لە دەرفەتی بڵاوکردنەوە ئەوانەمان زیاتر بووە ئیشمان لەسەرەوە کرد بەرهەمەکانی ئەم شاعرانەی خۆمان بە تایبەتی و شاعرە لووتانە بکەین بە زمانەکانی تر یا بە خەڵکی تری بناسێنین ئیش لەسەرەوە بکەین کارێکی ئاسانیش نیە تەمان وەرگێڕانی شاعر بەس ئەکرێ کاری تیا بکەین من هاوڕێکم هەیە لە زانکۆی ئەستەمبوڵ کە تورکە بەس فێری زمانی کوردی بووە لەم ماوەی پێشوایەکترمان بین یەکتریمان ناسین زۆر بەلامەوە جێگەی دڵخۆشی بوو کە ئەو مامۆستا بەڕێزە چەند شایرێکی مەحوی وەرگێڕاوەتە سەر زمانی تورکی و لەوێ دەنگدانەوەیکی زۆری هەبووە ینی تورکەکان زۆر بە کۆڵێ پێشوازێکی گەرمەوە پێشوازێکیان لەو شاعرانەی مەحوی کردووە طبعاً پێشتر ئێمە مامۆستای بەڕێزمان دکتۆر ئەمەرقادر محەممەد کە لە با بڵێن مۆسکۆ نامەی دکتۆراکەی هێناوە ساڵی کۆتایی بڵێن هەفتاکان هەندێک شعری مەولەوی وەرگێڕاوە بە زمانی ڕووسی لەوێ ئەو ڕووسەکان بە تایبەتیەوەی کە سەرپەرشتیاری بۆ ئەوانەیە ئاگاداری نامەکەی بنووەکو ڕۆژهەڵات ناسی دیار ڕۆدینکۆ ینی زۆر بە گەرمیەوە پێشوازیان لەو بەرهەمانە کردووە ینی بەڕاستی ئێمە حەق وایە بە دیوی دەرەوە ئیش لەسەرەوە بکەین ئەو شاعرانەی خۆمان بناسیێنین بە دەرەوەی خۆمان بە تایبەتی ئەو شاعرانەی کە ڕەهەندی مرۆڤایەتی و معنەوی قوڵ لە شاعرەکانیانە هەیە مە قسەی یەکەم قسەی دووەم لەسەر ئاسی ناوخۆ بەڕاستی حەق وایە لێکۆڵنەوەی زانستی و ورد و جوانتر لەسەر مەحوی بکرێ و حەق وایە کە لە ناوەندەکانی خوێندن و لە ناوەندەکانی زانکۆ و لە ڕاگەاندنەکانە ئیش لەسەرەوە بکرێت کە دووبارە ئەدەبیاتی کلاسیک بایەخی زیاتری پێ بدرێتەوە چونکە بەڕێستان نزانن کە ئەدەبیاتی کلاسیک ئێستا ڕێگە بڵێم خەڵکیشی نوخبە زیاتر هینیەکە ئەم نەوەی نوێیە زۆر بەکەم مەحوی ئەناسێ زۆر بەکەم نالی ئەناسێ زۆر گرنگە ئیش لەسەرەوە بکرێن دووبارە ئەو کەسە گەورانە و سمبوڵە گەورانەی ڕۆشنبیری کوردی بناسرێنەوە بە خەڵک و سوپاس. لە کۆتایی ئەم بەرنمەیەدا و لە چوارینەیەکە مەحوی دەڵێ بنووسە پیری دڵم ئەمری کرد ئیتاعەم کرد لە ئیبتیداوە کە بەیتێ مناسبی دیوان گەدەیەکی وەکو مەحوی قەلەندەری کورد میثالی پادشەی فرسە ساحێبی دیوان. لێرەدا قەلەندەرخانە بە کۆتە هات کە بەرنامەی ئەمڕۆمان تایبەت بوو بە نوێنەری داهێنەری شعری سۆفیزم کە ئەویش مەحوی بوو. سپاسی تەوامان هەیە بۆ هەرێک لە بەڕێزان
دکتۆر سەبور عەبدولکەریم ناسراو بەشکار مامۆستا لە زانکۆی سلێمانی و کۆلێجی زمان بەشی کوردی و هەروەها بۆ مۆزیکژان لاڤانەژار بە ئامێری گیتار لەگەڵمان بوو سوپاسیشم بۆ بەڕێز ڕزگار ئەمینە تا بەرنامەی داهاتوو ئاسوودەی لای ئێوە بێ شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو ئەوتی ناتێ گەیشت و تەجربەی مەردانە شەو هەرسیا بەختانی عیشقە مەسهەری نووری هودان شەو نەبێ سێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو ئەمسیە ڕۆزی منە کۆشی و عیبی کەسە ئاشکارە سەتری ئەحواڵی گونەهکارانە شەو بۆیە زوڵمەت پوشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ سەیری حەقی کەن لەسەر ئەمما هەواستێرانە شەو نەبووە نابینی لە شەو مەحرەم کرێت تا ڕۆژی حەش پەردەپۆشە هەم دەمە هەم دەردی عوشاقانە شەو شەو هەموو شەو چاوەڕێ ڕۆژ هەڵێ هەر ڕۆژ هەڵات مەحوە سەر تاپا لەبەر پێە فیداکارانە شەو خۆت پەرستینە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریدا قوربانە شەو فرقەتی ڕۆژە دەرونی کردە داخێکی سیا وەک منی سەودا زەدا ئاتەش زەدەی هیجرانە شەو هەر کەسێ تاڵیب بە دوڕی مەعریفە کۆکردنە پڕ لە دوور دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو وەک خزر ئاوی حیاتی فەیزی حەق عافێتیە ئەو خوددا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە